ئێستا تەماشا دەکەم. ئێستا تەماشاکەین. باشە لە بڕە دەی. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. لە ئەڵلقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هوەری و کولتوریەوە هاتووینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی هەفتە دەست پێ دەکەین. لە ساڵیادی جینۆسایدکردنی ئێزدیەکان شانۆگەریەک لە شاری سلێمانی نمایشکرا. شانۆگەریەکە لە ژێر ناونیشانی جەنگی شمشێر و شاپەڕا ڕەنگاڵەیەکانی تاوسا لەلایەن ڕێکخراوی نوێگەر بۆ گەشەپێدانی هونەری بە سەرپەرشتی هونەرمەند ڕزگار ئەمین ئەنجامدرا. لە شانۆگەریەکەدا 12 کوڕ و کچی ئێزدی ڕۆڵیان دەبینی. ماڵم لە شانگار بوو، ماڵم لە شانگار بوو. ئەمڕۆ لە ساڵوەگەری 6 ساڵی جینۆسایدکردنی کوردانی ئێزدی لە لایەن هێزی تاریکی، هێزی کۆنەپەرست، هێزی وەحشیگەری، هێزی نائینسانی داعشەوە کە ئەو کارە ساتە گەوریان بەسەر خەڵکی شنگال و برایانی یەزیدی ئێمە و خوشک و برایانی یەزیدی ئێمە هێنا. من وەک دەرێنەر و هونەرمەندێک یانی پێم خۆش و کە ئەگەر بە شتێکی ئاسایش بێ بتوانم بەشداری لەو یادەیە بکەم. ئەمڕۆ لە ڕێگەی 12 گەنج کە هەمان یەکەم جاریانە لە کوڕ و کچی لاو سروتێکمان ئامادە کردووە بۆی کە بەشداری پێ بکەین لەم یادەیە. سروتەکە لە ڕۆژانی پرۆڤایە لە ماوەی 40 ساعتە بە 8 ڕۆژ بۆ 10 ڕۆژ ئامادەمان کردووە بە ناوی جەنگی شمشێر و شاپەڕە ڕەنگاڵەیەکانی تاوس کە ململانەی توور و درێژی مێژووی ئیسلام و لایەنە ئیسلامیەکان و دەساڵات دارەجێک بە دوایەکەکانی ئەم ساڵانەی ئەخیر و ساڵانی پێشوە کە بەرامبەر برایانی یەزیدی لە 73 جەنگوی ئیبادەکردنا لەگەڵ برایانی یەزیدی کراوە. شەڕێک کە شمشێر بەرامبەر ئەو هێما و ئەو سمبولە جوانەی شنگالەکان کە تاوسە، کە خۆرە، کە ئاگرە، کە خۆشەویستیە، کە برایەتیە بە ئەنجام گەێنراوە. فرمێسکی پیاوان بریانی باوکان بۆ عەرشی نەلەرزان چیرۆکی کوڕە کوردێک دەبێتە ڕۆمانێکی ئەڵمانی. پاڤێل فرانکل نووسەرێکی ڕووسیە و لە ئەڵمانیا دەژی. ژیانی کارزان محەممەدی کوڕە کوردی ڕاهێنەری تۆپی پێی کردووەتە ڕۆمانێک. ژبەر کاراکتەری من وڵاویژی گەلک حەشمت کرد ئەس مەداڕێ بێ تاپانێ بووم و نەڤیوی ژنێکمە بوو من تاپانێ نیشاویدا ئەس مەداڕێ بێ نەڤیوی بووم و وید زانی ازش دهوکی هاتیم ویر ریکا من گل اکب زحمت بو گل بابی خوی هاتیم و پشتی اینگه بابی من زفراندیا دهوکی و ویجی گوتا خو آویت همه سرتا کتابه که بنویسین و ویجی گل اک حس کر پاش اجی مجی قبیل کرم گوتی ده بلا. ناوەڕۆکی ڕۆمانەکە باس لە بەسەرهاتەکانی ڕێگای کۆچکردنی کارزان دەکات، هەر لە زیندان و ئازاردان و ناخۆشی پاشان گەیشتن بە ئاوات و بوون بە ڕاهێنەری تۆپی پێ. Das ist ein sehr dramatisches Schicksal, was alles erlebt hat. چیرۆکی قەدەرێکی سەرنجڕاکێشە، کۆچێکە زیندان و ئازاردان و خەوتن لە سەر شەقام و چەندین ناخۆشی دیکەی ئەو ڕێگایی لەخۆ گرتووە. بەڵام ئەو گەنجە زۆر باوەڕی بەخۆی بوو و زانیوێتی کە
چە ئامانجێکی ڕوونی هەبووە کار دەکات و ژیانی خۆش دەوێت و خەڵکی خۆش دەوێت بە جیاوازی ڕنگ و ڕەگەزیانەوە زۆر ماندوو بووە دوای چەندین ساڵکە ئێستا بووەتە ڕاهێنەری تۆپی پێ و توێژەری کۆمەڵایەتی. Welche Nationalität oder Hautfarbe er ist. Und er hat es so weit gebracht, dass er jetzt ein Sozialpädagoge Ich habe so viel gelesen, die Geschichte von Kurdistan, kurdische بەهۆی ئەوەوە زۆر شتم لەبارەی کوردەوە خوێندەوە لەبارەی مێژووی کورد جلوبەرگی کوردی و وتە و پەندی پێشینیانی کوردی زۆرم لەو ڕۆمانە بەکارهێناوە زۆر کەس کە هێشتا و کتێبیان نەخوێندوێتەوە وا دەزانن کە باسی ئێستا دەکەم نەخێر چیرۆکی کتێبەکە لەو کاتەوە دەست پێ دەکات کە سەدام حوسێن هێشتا لە دەسەڵاتدا بووە و دوایین ساڵی حکومی بووە ئەو کاتە و گەنجە لەگەڵ باوکیدا کۆچ دەکات بۆ ئێرە بەگشتی من هاوسۆزیەکی گەورەم لەگەڵ کورددا هەیە. Und damals ist er geflohen mit seinem Vater. گەلەری دهۆک توانیوێتی کارە هونەریەکانی زۆربەی هونەرمەندانی کورد لە خۆ بگرێت و بیان پارێزێت ئارەزومەندانی هونەر و تەنانەت گەشتیارانیش ڕووی تێدەکەن و بە تەماشاکردنی تابلۆ و کارە هونەریەکان زیاتر لە کولتوری کوردی و هونەری کوردی تێدەکەن لە دهۆکەوە هاوکارانمان بڕگەیەکیان بۆ ئامادە کردوین. گەلەریە دهۆک لە ساڵ 1998 تێدا مەزراندن طبعا هینگێ بەس گەلەریە دهۆک بوو پشتی هینگێ چەند ساڵەکە بۆ ڕێبەبەریە شێوەکاری کو گەلەریژی بوو جزێکی شوێ ڕێبەبەریە طبعا حەتان و کەژی 14 خول هاتینە بەکردن یعنی 14 ساڵ گەلەریە دهۆک یعنی ji bo hindêyek ku xelkek bêt seredanekê biket ji bo hindêyek ku xelkek bêt ji layê derûnî ve ji layê rohî ve xwe aram biket bû nimûne gelek care tu çe beramber tabloyekê yekser tu dilvekirî bî yan tu dilteng bî yan tu digirne jî yan tu pê yanî hestê te liv livînî bê ku tu hest pê bikey هنرê şivekarî jî her ji bo hindê hatiye danan Pizra min bû seredana xelkî bû ku bû geleriyê piştî 2014 gelek kêm têne ser. بو مثلا بهای یعنی هر هنرمندek قیمتکی داته لی وکو گالری مثلا ما نسبه که یعنی بیش مثلا $500 کمتر نبید
وەکی هونەرمەند چەندت شێت زێدەکەت ئەو دیفوی و ئەوە ویدانەوەی کات چەندە مەسای هەی 5,000 دلارە هەی 2,000 دلارە هەی 1,500 دلارە لێرێ ئەتشین بێژمەتە حتا 120 حتا 115 حتا 120 بەرهەم تشێت خوبە بگریت ئەم نەشێن ڕێژەی زیێدەترکە. ڕۆڵان جەدعان سینەماکارێکی خەڵکی ڕۆژاوای کوردستانە ئەو لە ئەڵمانیا دەژی و خاوەنی کۆمەڵێک کورتە فیلم و فیلمی دۆکیومنتاریە خوێندنی سینەمایی لە سانکۆی ئەستەمبول تەواو کردووە دوایین کاری ڕۆڵان دەربارەی پەنابەرانی وڵاتی ئەڵمانیایە و لە ڕێگەیەوە توانیوێتی ڕاستی گوزەران و ژیانی ئەوان پیشان بدات. ناوی من رولان جعدانه بخو کردی روجاوامه ji bajarê Efrînê min sînema li zankoyê Erciyes li Tirkiye me xilas kirî beşî derhênerî sînema 14 sala divê beşî de kar dikim filmê dokûmentarî û programê sînema me durust kirî wek derhêner nîzîka 20 filmê dokûmentarî û 3 filmê fiction. 43 رقم خلاصي بالسيميرا لما تيجي تشيل بشرار بطل العالم استا تماشا دكم استا تماشا باشه لبرا داي gelek de î Erebî de min tê de kar nekirî î Tirkî de me gelek kar kir di filmê Anlat İstanbul pênc derhêner bûn yek jî navwana de Serdar Akar bû min li wêrê wek asîstent director me kar kir û min di filmê Fatih Akın de jî wekî stacek min çêkir di Gêgên Devandê. Navê film Ramel û Zebed bi Almanî Schaum Zand. Ev filma çîrokê pênc penaber tên Almanya. Her kesekî backgroundekî wî cawaz heye. Yani mesela karakterê me backgroundê wî dîndar heye, karakterê dî backgroundê wî askerî heye. Ev karakterane hemû li cîkî jiyan dikin. Bes nebara wana şer her şer û têkelî gelek dibe. Kî rast e, şoreş bû çê biye. û li alîkî dî ev karakterine civata Almanî hez nakin qebûl bikin. وقتی ez giştim Almanya gelek xewnên mezin hebûn min got ez ê filmin baş durust bikim li vê derê. Bes li vê derê hindik bîrokratiye heye heta te bacêtekî wergirê bû film gelek wext û kat pêwîst e. Li vê derê di 5 sala de em fêr bûn çû kontakt li gel prodûsera durust bikin. Filmekî xwe durust kir bê bacêt
دزرفي 3 سالا ده ما بس سكريبت سيناريو ما دنفسان پشتی وی 2 سال وقت پیوز بو حتی ام مونتاج وی تواو بکن. نووسەران بە جۆرەها شێوە هەوڵی پاراستنی زمانی کوردی و دەوڵەمەندکردنی دەدەن و دەیانەوێت مێژووی کورد و بەسەرهاتەکان بنووسنەوە. نووسەر و شاعیر سەلاح محەممەد ماوەی 20 ساڵە سەرقاڵی دروستکردنی فەرهەنگێکی جیاوازە، ئەویش بە کۆکردنەوەی بەروار و مێژووی هەموو بەسەرهاتەکانی کوردستان و جیهان. لە ئێستادا 90,000 ڕووداوی تۆمار کردووە و بەردەوامە لە کۆکردنەوە نووسین. کەتی دەریا تەف پێل و گەر سوودا من بە پەلێ گولێ هەرژە من هون بکن باوەڕ ئەوا خارێ بێ ئۆل و بەخت گرتن دۆرا وێ سەران سەر وەک دلبرین خوێر و هەوار ماوێ چلۆ بێ برادەر. ناوێ من سەلاح محەممەدە، ئەش ڕۆژاوای کوردستانê li gundê Xirbêşêx ê girêdayî bi bajarê Qamişlo hatime dinyayê. Di sala 1982 de li ba mamosteyê mezin ê Nemêr Osman Sebrî. Piştî wêne ez vegeriyan bajarê Qamişlo mamosteyê hêja Heybet bavê Helepça nas kir. Wî bêtir ez fêrî zimanê Kurdî kirim û rêzimana Kurdî برهما خونی پێشی بناوێ نوبار bi sala 1990 dest çap kir. Bi giştî 16 pirtûkê xwe min çap kirine. Di nav wana de roman hene. Ne romanê wek çîrokin ziman heye û helbestin. Pirtûkek heye bi navê فرهنگا زمان عربی کردی برواجی وکیدن فرهنگ هنه کردی عربی نه یا م عربی کردیه 200,000 گوتنه. تایبەتمەندیە هەلبەستێ من ئێکو تایبەت بمنن ئێ بێتر لەسەر ئێش و ئازارێ من و ملەتم. ئەڤینیژی هەنێ نەکو ئەڤینیتن هەنێ بەس ئەو ئەڤینی هەنێژی لگۆر نەرینامە گرێداینە بووە ئێش و ئازارابە. ئەس بێتر هاتم خوێندنا من بێتر بە مەلای جزیری و سەیدای جەگەرخوینن بێتر ئەو خوێندن و ئەحمەدی خانی بێترم ئەبانا خوێندنە. ئەز هەلبەستا کلاسیک دنووسینم و جار جارنا ئەز هەلبەستا وەک سەیدای کەلەش دگۆ سەربەرەدای ئەز وێژ دنووسینم لە یا بێتر ئەس کلاسی دنووسین. کلاسیکامژیش کوتێەوە دیسە بگوت ئەس دیش دەبێژم. باندۆر هەری لمە دەبێ ئەب ئێش و ئازارێ پێشی من و مالباتا من دوور ئێش و ئازارێ ملەتێ ملمە دەبێ. برهمê minî dawî dor 19 berhema hene. Yek ji wana romanek li ber çapeyê xencerek di xavikê de destpêka hatina min penaberiya min mişixtiya min ji Rojavayê Kurdistanê heta ez gihama Almanya pirtûkek minî dî heye mêjewên cîhanê tevayî Kurd û Arab û Faris û İngiliz û tevde 4,000 tarîx çêbûye. Yani 5,000 rûpele. Ew jî
استيد كاردكم تقريبا ادبي بلكي 20 سال تشي بو استيد كاردكم وكان يجي يبداو يبي از نظانم برتوكا هاني من ومع مستا فراد عشمو نمر مرشيكري ما صالا 10,000 دس بيكر ما 10,000 نها خلاص كر بڵاوبوونەوەی کۆرۆنا کاریگەری کردە سەر زۆربەی بابەتەکانی ژیان هونەرمەندانیش بۆ بەردەوامیدان بەکارە هونەری و بڵاوکردنەوە و فێرکردنی فێرخوازان پەنایان بردوۆتە بەروانەوتنەوە بە شێوەی ئۆنلاین. فەرهاد ئەمین لە ئەڵمانیا دەژی و کۆمەڵک خوێندکاری هەیە میوزیکیان فێر دەکات. لە ئێستا داوانەکانی بە شێوەی ئۆنلاین دەڵێتەوە و بەم شێوەیە دەرفەتی بۆ کوردانی ناوخۆ و دەرەوەی کوردستانیش ڕەخساند و فێری میوزیک دەبن. ڕۆبەت کردووە؟ هەرێکی پێکەوە پەنجەی ئەو سێ پەنجە بەکارهێنی پەنجەی یەکەم ئەخەیتە سەر وەتەری دووهەم بەشی یەک ئەم کەسانی کە ئێستا ئێوە بینیتان من قسەم لەگەڵاکردن و وانەی گیتارم پێوتن و فێرخوازی موزیکن و حەزیان بە فێربوونی موزیکە لە ڕێگای دوورەوە چونکە ئەمان پێیان ناکرێت کات بەسەر برن و بچن لای مامۆستا و بێنەوە ئەو کاتە بەخشنەوە بە پرۆڤەکردن و ئەو شتانە ئەوەش بڵێم کە ئەم فێرخوازانە هەر یەکی لە وڵاتێکن لە ناوخۆی کوردستان و لە دەرەوەی کوردستانیش فێرخواز هەیە لە زۆربەی وڵاتەکان بەتایبەت ئوروپا کە مامۆستای کوردیان دەست ناکەوێت. ڕێکمی چوار لێ ئەدەی بەم شێوازە. هەر کامێکی دوو جار چوار جار تابی ساڵیم لە ڕۆژهەڵات بووم و خەرێکی خوێندن و دەستپێکی ژیانی هونەری موزیکیم بوو و دوایەوە بۆ ماوەی 6 ساڵ لە باشووری کوردستانە بووم بە پێشمەرگە و لەگەڵ ئیشی موزیکەکەشم هەر بەردەوام بووم و ئێستاش بۆ ماوەی 4 ساڵە لە وڵاتی ئەڵمانیا ژیم و تەنها ئیشێکە لێرە هەمە ئیشی موزیکە. ئێستا بۆ نمونە لێرە گۆرانی فرمێسکەیە دەردی دەروون لێرە تۆنەکەی نووسراوەتەوە تۆنی بی موزیک پێکاتوە لە سێ بەش مێلۆدی ڕیتم و ئاکۆرد بەشی ورتریشی هەیە بەڵام بەگشتی ئەو سێ بەشەیە. ئەم کتێبە بەشی ئاکۆردەکەیانە یعنی چی؟ یعنی کەسێک کە گیتار ئەژەنێت ئەتوانێت ئەو ئاکۆردانە بگرێت و تێکستی گۆرانیەکەشی لەگەڵا بخوێنێتەوە و ڕاحەت بتوانێت گۆرانێکی کوردی بڵێت بە باشترین شێواز. ئەم کتێبە لە هەموو جیهانە بوونی هەیە و بە هەموو زمانەکان هەیە و هەر مامۆستا یا هەر هونەرمەندێکی شارەزای وڵاتەکان هاتوون کتێبێکی وایان ساز کردووە کە ئەمە خزمەت دەگەکات بە ئەکات بە هەم هونەری وڵاتەکەیان هەمیژمانەوەی ئەو گۆرانیانە. یەک باشە ئەمە ئەوە یەکەکەی بۆ خوارەوە یەک هەنگ بۆ خوارە لێ دەی دوای یەک زڕاوێستی ها ئەم داناوە ئوسول نییە ها ینی لە هیچ کتێبەکە شتێک نییە مثلا من خۆم بە فکری خۆم ئەوم داناوە ئێوەش وا حاڵی بن من وا حاڵی بن لێ باشە
ئەم خەتەم داناوە یانی تۆزە وێستان تۆزە وێستان باشە ئەو خەتە چکلم داناوە دوایی دوو ڕقم دوو یانی بۆ سەرەوە دوایی ڕقم سێکە چپەکەیە چپەکە ها ئەوە لێدەی وێستانەکەیە ئەوە لێدەی ڕقم سێ ڕقم چوار بگورە بۆ سەرۆ ڕقم پێنج بۆ خوارۆ ڕقم شەشیش بۆ سەرۆ تا ئێستا بێتە چۆن ئەبێت چاولێکە ئەبێتە ها یاک تۆزێک ئەوێستی باشە یاک با من تۆزە سەریع لێ بدەم چه حاڵی بی چۆنە ببێستی یاک دوو سێ چوار پێنج شەش یاک دوو سێ ها سێکە چی بە بتهۆڤن دەڵێت میوزیک لە هەموو دەستەواژە و فەلسەفەیەک ئیلهام بەخشترە ئێوەش میوزیکتان لەبیر نەچێت و گوێی لێ بگرن هەر بمێنن بە خێر و خۆشی